هەرگیز ڕێگە نادەم سوارە و سانسکار بەسەرماندا سەرکەوت. ئەوانە ببوونە ئۆتۆمبیلەکە. دەی خێرە، دەی بەخێرایی. دەی دایکە با بڕێین. بێگومان دەڕۆم بۆ هیچ چارەیەکی ترم هەیە؟ کە پێویستت پێم بوو تەنها قسەم لەگەڵ بکە وە لە ماوە یەک خولەک من لە لای تۆ دەبم. کەمێک بمێنەرەوە منیش دێم. پێشبینی ئەوم لە تۆ نەدەکرد. باوکە زۆر شانازیم پێتەوە لە کردکچە. هەمیشە هیوادار بووم ڕاجێنی وەکو تۆ وا بێت. دوای ئەوە شتانە لەگەڵ من و ڕاجێنی کرد باوەڕ پێ بکە هیچی تر متمانم پێت نەماوە. من خۆشم ویستی هەر وەکو کچی خۆم، بەڵام تۆ منت شەرمەزار کرد. تۆ چۆن توانیت ئەو شتە بکەیت؟ چۆن توانیت بەم شێوەیە بگۆڕیت؟ چی ڕوویدا کە مێشکی تۆی گۆڕی؟ سوارە نەگۆڕاوەشی خەست، بەڵام تۆ ناتوانانی وەکو سەرەتا سێری بکەیت. تۆی چاوەکانت داخستۆ لە بینینی ڕاستیەکان. دەی کچم، کارمەندی دادگا لە خوارەوە چاوەڕی تۆ دەکەم. بەڵێنت پێ دەدەم دایکە، تۆ باوکم دەگەڕێنەوە لە یەکتر. هەموو ئەو شتانە لەبەر خاتری ئێوە دەکەم. ڕاستێکە ناشکرا دەکەم و دواتر دەگەڕێمەوە لات و هەرگیز دوور ناکەم. نامەوێت دووبارێکەمەوە. چیم پێوتید ئەوە وایە گیان سەرکەوت توێ بکەی لەو هاوسەر گیریە ڕۆژەکانیان پڕ بکەی لە خۆشەویستی. وایە گیان بیان بەئارزی تو لەو هاوسەر گیرە سەرکەوتویان بکەیت، گیرە سەرکەوتویان بکەیت، هەموو ڕۆژەکانیان پڕ بکەی لە دڵخۆشی و خۆشەویستی. وایە گیان قوربانت بم تەمەنیان درێژ بکە لە یەکتریان جیان نەکەیتەوە. خوایە گیان بیان پارێزیت و لەو هاوسەر گیرە سەرکەوتویان بکەیت، هەموو ڕۆژەکانیان پڕ بکەی لە خۆشی و خۆشەویستی. وایە گیان بیان پارێزیت و لەو هاوسەر گیرە سەرکەوتویان بکەیت، هەموو ڕۆژەکانیان پڕ بکەی لە دڵخۆشی و خۆشەویستی. قوربانت بم تەمەنیان درێژ بکە لە یەکتریان جیان نەکەیتەوە. خوایە گیان بیان پارێزیت و لەو هاوسەر گیرە سەرکەوتویان بکەیت. خوایە گیان لەگەڵیان بە. خوایە گیان بە یەکەوە سەرکەوتوو بن و تەمەنیان درێژکەی. هەزار جار پیرۆزت بێ. پیرۆزە کچم، ئاگاداری خۆتان بن.
ئاگاداری سوارەی کچم بە دەزانم کە ئێوە ئێستا هاوسەری یەکترن وە بێگومان ئەو شتە ئاسان نابێ بۆتان لەسەرەتا دڵم لاتان دەبێ و نزاتان بۆ دەکەم دڵنیا مەترسە ناوەش من بەڵێنت پێدەدەم کە سوارە بە تەنها بەجێ ناهێڵم هەمیش شەش لەلایەو دەبم بەڵێ تەنانەت گەرچوو بۆ گەرماویش بەجێی بهێڵە دایکە گوێ بگرە لەمە و دوا بە من دەڵێ داپیرە و هەروەها بەویش دەڵێ دایکە باشە؟ دایکت چێتی؟ وا دیارە خەمبارە نەخێرە و هیچی نییە بەڵام دایکەکان زۆر ڕقیان لە ساتی ماڵ ئاوایی دەبێت هەروەها منیش خەمی ئەومە ئێمە لە ژیانمانی شتێکمان یەکتری نەشاردۆتە بەڵام ئێستا مەگری سوارە ڕاستەوە یە سەدەیکی نواندرە بەڵام ئامانجەکەمان لەوە زۆر گرنگە واتە تۆ دەتەوێت دایک و باوکت بگەڕێنەوە بەلای یەکتر ئەو شتەشی سەڵە نییە واتە ئێستا تۆ هەموو ئەو نواندنە دەکەی لە پێناو خێزانەکەت ئەو کارەش ڕاستترین شتە سپاس سازکار ناسواسم نەکەیت تۆ وات لەمە کرد بمە کەسێکی باش سازکار دەی هەمووان لە دەرەوە چاوەڕێت دەکەن هەروەها چاوەڕێ بووکەکەت دەکەن لە دوای من وەرن دایکە ژوورەکەی سوارە پێویستە ئامادە بکرێت بەر لەوەی بێتە ژوورەوە وایە گەر هێشتا ئامادە نەبووە ئێمە لێرە چاوەڕێ دەکەین ئانە بۆڕنە سانسکار ڕاز دەکات سوارە بووکی ئەو ماڵێ سانجیتی دەی بە خێرای بڕۆنە ژوورەوە هەموو شتێک ئامادە بکەن واتە تۆ هاوسەرگیری لەگەڵ ئەو کچە کرداوەکو من ئازار بدەیت دەی گۆزەکە بەربدەوە وەرە ناو ماڵەکەتەوە کچم دەی ئێستا قەشت بخەرە ناو ئەو سینیە گەورەیەوە پاشان وەرە بۆ لام لەبیر نەچێت ئەو شتە بەنیازی ڕزقە ماڵەکە هەمیشە ئاوەدان دەبێت بەڵام نەکەی لەبیر بکەی گرنگترین شت نیازە سانجێتی دەی خێراکەم بڕۆنە ژوورەوە دەی
سەلامەت بیت من هیوادارم کە تۆ و سارسکار بەیەکەوە بە خۆشی بژین چێ تەواو بوویت هیوادارم دڵخۆش بیت تەواو پێز ناکات